گەڕەکی تەعجیلی نوێ لە شاری ئەولێر. کەمی خزمەتگوزاری بەشێک لە دانیشتوانی ئەو گەڕەکەی ناچار کردووە خانوەکانیان بفرۆشن. حوسێن ماوەی 4 ساڵە لەم گەڕەکە نیشتەجێ و خێزاندارە و 2 منداڵی هەیە. پیشەی فرۆشتنی خەلووزە. بەوتەی خۆی ڕۆژانە 12 بۆ 13 هزار دینار داهاتیتی. یەک تەنچی ئاوی پاچیش لەبەر بێ ئاوی دەبێت بە 15 هزار دینار بکڕێت. دا لە حکوومەتی لەم کوردستان دەکەم تەمەشاش ئێرە بکە ئێرە گەڕەکەی نوێیە یعنی ئەمە لە مێژە لێرێنە ئەمە ڕۆژەی ئیش دەکەم 12-13 هزار مێ نازانم نەبە ئاوی دەم نەبە خۆم بیخۆم دا لە حکوومەتی لەم کوردستان دەکەم ئەو مشکلەمان لەو حەلکە. کەمی پێدانی کارەبای نیشتیمانی، کێشەی کەماوی، نەبوونی بنکەی تەندروستی، قیرتاو نەکردنی کۆڵانەکان، خەڵکی گەڕەکی تاجیری نوێ هەرەسان کردووە و دەڵێن لە هاویندا تۆز و خۆڵێکی زۆر و لە زستانیش قوڕ و لیتە و بۆنی ناخۆشی زێرابەکان بێزاری کردوون. بەهاوینان تەپوتۆس بەڕاستی تەپوتۆس یعنی حاڵی لێ نێهێشتینە زستانەکەی هەر زۆر خراپترە لەبەرەوەی قوڕ و لیتەکی وامان هەیە دایان سیارەمان پەچی دەکەی و ناتوانین بگەینە سەر کارەکانمان. لە 2012 تا ئێستاکە هیچ شتێکی لۆ نەکرایە، نە جادەمان هەیە، نە خەستەخانەمان هەیە، نە ڕەوزەمان هەیە، یعنی هیچ پێداویستیەکمان لێرە نییە. ئەمە یانە ناو جەرگەی شاری هینا ئێرانە عەرسە شتمان لێ بکرێت ئێرە قەرە بووە لازمە هەموو شتێکی لێ بکرێتن. مەکتەبەکمان هەیە کابینەکە دەنرا کابینەکە دەستخۆشی لەو کەسی دەکەم کە داینایە بەرام ئەوەش نییە یعنی مەکتەبەکە مەکتەبە بەڕاستی نا مزگەفتێکمان هەیە نە خەستەخانەکمان هەیە نا ینی هیچ شتێکمان نا ڕەوزەکمان هەیە لۆ منداران هاوینا تۆز و خۆر ئەمەی کوشت. گەڕەکی تاجیلی نوێ نمونەیەکە لە بەشێک لەو گەڕەکانەی کە ساڵانێکە ڕێپێدانیان پێدراوە یەکەی نیشتەجێبوونیان لێ دروستکراوە بەدەست نەبوونی خزمەتگوزاریەوە دەناڵێنن. تا ئێستاش بەشێکی زۆر لەو گەڕەکانە کێشەی خزمەتگوزاریان بۆ چارەسەر نەکراوە. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.